ئەمڕۆ 12 ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە. ئەم ڕۆژە دەستنیشان کراوە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەروە دەستەبەرکردنی مافەکانیان و هەروەها دەستەبەرکردنی خوێندن و تەندروستی و هەروەها خزمەتگوزاری و پەرەپێدان لەگەڵەوەشدا هەروەها بڵاوکردنەوەی هۆشیاری بەرامبەر بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە گفتوگویان بابەتاکەین و باس لە چالاکیەکانیان دەکەین کە دەزانین ڕۆژان ساڵانە لەم ڕۆژەدا چەندین چالاکی لە سەراستی جیهان و هەروەها هەرێمی کوردستانیش بێگومان بەڕێوە دەچێت. گفتوگویان بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لێ من ئامادەی بەڕێزیان سامان حسێن سەرۆکیەکێتی کەمەندامانی کوردستان. کاک سامان بەخێر هاتی، سوپاس بۆ ئامادە بوون. زۆر سپاس خاتون بەیانی پیرۆزبەیەم ڕۆژت لێکەمێ پامی تۆ لەم ڕۆژەیە بزانم. زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەت. پیرۆزبایی لەسەر جەم کەمەندامانی جیهان و عێراق و کوردستان دەکەین. 12 ڕۆژی جیهانی کەمەندامانیان خاوەن پێداویستی تایبەتەکانیان لێ پیرۆز دەکەین. ومێ دەکەین کە بتوانین ساڵ بە ساڵ هەنگاوێکی باشتر بخێنە سەر ژیانی خاوەن پێداویستی تایبەت و ئەو خەمانەی کە هەمانە و ئەو ئازارانەی کە هەمانە ئەو کێشە و گیرروگرفتانی کە هەمانە بیڕەوێنینەوە. ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی تو ئەتوانین بڵێ هەنگاوێکی باشترمان ناوە و ئیشەڵا بەرەو باشترە ڕۆین و بەرەو تەواوی چارەسەری کێشەکانمان ڕۆین. کاک سامانەمێ سەرەتا یەکسەر لەوە دەست پێ بکەم، ژمارەیە خۆت ئەگەر ئامارێک لەبەر دەست بێت، ژمارەی کەم ئەنجامان لە تەواوەتی لە هەرێمی کوردستان چەند کەس کەم خاوەنی با بڵین بانەڵی کەم ئەنجام کەسانی خاوەن پێداویستی تایبەت؟ بەڵێ ئێستا زیاتر لە 89,000 خاوەن پێداویستی تایبەت موچە وەردەگرن. بەڵام بە کۆی گشتی لە بڕی لە 2013 ئەو دەرگایان داخست بوو و تازە خەریکە دەکرێتەوە. نزیکەی 120 بۆ 125,000 خاوەن پێداویستی تایبەت لەسەر تاسەری هەرێمی کوردستان هەیە بە هەموو جۆرەکانیەوە، کورتە باڵا، نابینا، کەڕوڵاڵ، تالاسی، ماشە لە دەماغ، کەمەندامی دەست و قاچ، ئەمانە بە هەموو ئەم جۆرانەوە نەخۆشانی ئۆتیزم و داون و ئۆتیزم و مەنگۆل و تەخەلوف عەقلی و ئەمانەش هەموو یەکچەند چوارچێوەی خاوەن پێداویستی تایبەتی تاوەتیەوە. باشە، باست لە خزمەتگوزاریەکان کرد لە بیدایەتی قسەکان تا خزمەتگوزاریەکان تا چەند بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەستەبەرکراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە چۆن یاخود با بڵین چۆن کار ئاسانیتان بۆ کراوە؟ بەڵێ ئێمە زۆر هەوڵماناوە بە زۆر هەوڵماناوە یەکەم خزمەتگوزاری ئەوانە بێت کە لەگەڵ خۆمانە بەکاریان نەهێنین، وەکو ئامێرە یارمەتی دەرەکان، دارشا، گۆچانی نابینایی، ئەو پشتانی کە پێویستە بەڕاستی هەوڵێکی زۆرماناوە بۆ دەستەبەرکردنی ئەو پێداویستیانە کە ئەم ساڵ کەمتر زۆر کەمتر لە ساڵانی پێش و کێشەی ئەو شتانەمان هەبوو بۆمان دەستەبەرکراوە. خزمەتگوزاری تەندروستیمان هەیە بەگشتی، ئەوەش تا ڕادێکی باشە بە تایبەت بۆ نەخۆشانی تالاسیمیا و بۆ هەنێ دەرزی پێویست هەیە بۆ کورتە باڵەکان و بۆ نەخۆشانی داون و ئەمانە. دواتر خزمەتگوزاری گشتی هەیە بۆ نمونە ژینگەمان هەیە ئێمە کە ئەبێ هەموو خزمەتگوزاریەکانی کەمەندامانی تیابێ ڕەچاوی بارزی تایبەتمەندی کەمەندامانی کراوێ. هەوڵماناوە ساڵ بە ساڵ ئەم عەقلەتە بگۆڕین لەگەڵ هەموو بینا تازەکانە، لەگەڵ هەموو پرۆژە تازەکانە، لەگەڵ هەموو دروستکردنی باخچەیەک و شۆستێکە دیزاینێکی تایبەت هەبێ بە خاوەن پێداویستی تایبەت کاری لەسەر بکرێکە لەم شارشە کەسێکەیە پێڵەن خاوەن پێداویستی تایبەت بەم شەقامەیە ئەڕوە. بەگشتی لە ساڵانی پێشوو زۆر باشترە، بەڵام ناڵین تەواوەتیە. ئێستش کێشەمان زۆرە، هەوڵەکان هەر بەردەوامن، بەڵام بە تایبەت لەم سنووری خۆمانە بڕوان ناکەم هیچ کەمەندامێک هەبێ پێویستی بە کورسی کەمەندامی هەبێ بۆی دابین نەکرابێ. بەڵام ئەتر ئەوەش بە چەند مانگە خۆی ئەشکێت و دیسانیەتەوە بۆی نەکەین بەردەوامە خزمەتگوزاریەکان بڵێن خزمەتگوزاریەکان بە پێی پێویست و لە ئاستی پێویستە لە ئێستادا بەڵێ و هەوڵێکی زۆرماناوە بە جۆدی ڕێکخراوەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان کە بتوانین دەستەبەری ئەو پێداویستیانە بکەین کە بە فعلی کەمەندامان ئەتوان بەکاری بێن. باشە. کاک سامانجا ئەمەوێت بزانم ئەو کەسانی کە بەکەم ئەندامیە خۆت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەژمار دەکرێن، دەبێت ڕێژەی پەککەوتوویەکەی لە چۆن بێت ئەتوانین بە کێ بڵین کەسی خاوەن پێداویستی تایبەت؟ خۆی خاوەن پێداویستی تایبەت وشەیەکی زۆر گشتگیرە، بۆیە بەسەر کەمەندامە ناتوانانی تەطبیقیکەی. بۆ نمونە ئەوانەشی کە چەپلەرن خاوەن پێداویستی تایبەتن، ئەوانەی شەکریان هەیە، ئەوانەی سەرەتانیان، بەڵام ئێمە بۆ یەڵێن کەمەندام کەسانێکن کە بەشێک لە جەستەیان بەهۆی ڕووداوێکەوە یا لە زگماکەوە لە کارکەوتووە وەکو پێویست نیە لەگەڵ بەشەکانی تریا. بەڵام ئەوەی کە ئەچێتە چوارچێوەی خاوەن پێداویستی تایبەت یا بە بڵێن کەمەندامانە ئەو کەسانن کە
کورتە باڵای تەواوە یا نابینایە یا کە ڕووڵاڵە یا قاچی نییە دەستی نییە شەلە لە مەنگۆلە تەخەلوب ئەقلیە داونی هەیە ئەمانە بە فعلی پیان ئەوترێ خاوەن پێداویستی تایبەت و ڕێژەکەشیان لە 165 کەمتر نییە کە بە فعلی ئەمە زۆرە ئێمە زۆر ڕەخنەمانگر لەو ڕێژەیە بەڵام وتیان ئەمە بۆ ڕێگریکردن لە کەسانێک کە نەیانێ بەداخەوە لە ساڵانی پێشوە بە سەدان کەس خۆیان خستبووە لیستی خاوەن پێداویستی کەمەندامانە و بۆ موچەوەرگرتن کە هەر ئەسڵەن کەمەندامیش نەبوون یا منطقی تیانێ تۆ کەسێک پەنجەیەکی نەبێت لەگەڵ کەسێکە هەردوو قاچی نەبێ یەک موچەوەر بگرن ئەیتر ئەمە بۆ ئەوە بوو بەڵام چاکسازێکی باش کراوە ڕێژێکی زۆر لەو خەڵکانە دەرکراون ئێستا ڕێژەکە تقریبان لە 165 تۆزێ بۆ سەروە ئەلەو بینێ ماوەیەک لەمە بەر باز لەوە کراکە پشکنینی نوێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود کەمەندامان دەکرێنەوە ئەتوانین بڵێنەوە دوو بابەت تابێت جیا بکەینەوە کەمەندام لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت خۆی هەروە ئەڵێن پشکنینەکە کرایەوە ڕژێکی زۆر دەرچوو بەڵام من لەگەڵ ئەوانیم بڵێن خاوەن پێداویستی تایبەت ڕاستە وشێکی جوانە مۆسیقیە حەز برینار ناکە بەڵام ئیتر کەمەندامبوونیش واقعە ئەسە من کەمەندامم ناکرێت پێم ناخۆش بێ پێم بڵێن کەمەندام ذەوی الئیعاقە یعنی کەسێکە عەوقێکی هەیە لە جەستەیە هەرواشە ئەی من بەوە جیاکرێمەوە لە تۆ پێداویستی من زیاتر لەوە لەگەڵ تۆ ئەوەیە بەڕاستی ئەبێ هەستکەی کە بەڵام هەمومانی سەرژار ئەڵێن خاوەن کاتە ڕێگەمان پێ دەدرێت بڵین کەمەندام کەسانی بەدڵنیاییەوە پێدەدرێت بڵێ کەمەندام بەڵام خەڵک بەعام ئەڵێ خاوەن پێداویستی تایبەت جوانترە ئێمەش دەڵێن خاوەن پێداویستی تایبەت باشە لەو پشکنینانی کە دووبارە کرایەوە ئەو کەسانی کە بۆ نمونە ئەم جیاکاری ئەم چاکسازی کە جەنابەت باست کرد توانرا بە شێوەیەکی باش ئەو کەسانی کە بۆ شایانی ئەوەنینە و موچەیە وەربگرن یاخود ئەو تایبەتمەندێتی کە پێیان بوترێت کەم ئەندام پێیان بوتێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت جیاکاریەکی باش کرا بەدڵنیاییەوە یەکێک لەو نمونانەی کە زۆر قازانج بوو بۆ ئێمە کەمەندامان 14,000 کەس ئێستا وەرئەگیرێ بە لیستی نوێ ئەم 14,000 کەسە ئەو کەسانە بوون کە دەرکراون ئەو کەسانە بوون کە هەر ئەسڵ کەمەندام نەبوون یا کەم ڕژێکی زۆر کابرا فیشەشێکی بەرکەوتووە ئێ موچی کەمەندامی وەرگرە یا بۆ نمونە بە حاڵ زمانی ئەیگرێ یا نابینایەکی کەمی هەیە یا تۆزێک باڵای کورتە ئەوێ بە خاوەن پێداویستی تایبەت وەربگیرێ 14,000 کەس لەوانەی کە شمولیان ناکرد لەوانەی کە سەفەریان کردبوو لەوانەی کە وەفاتیان کردبوو خەڵک هەبوو 2 ساڵ بۆ وەفاتی کردبوو موچەکەیان بۆ وەرەگرت هەنی ئەمە قورسە بەڕاستی ویژدان ئازارەدا بۆیە ئێستا ئەو 14,000 کەسی نوێ ئەخەنە ناو لیستەکان و کەمە زۆر جێی دڵخۆشیە و ئومێ دەکەین ئەو خەڵکانشی کە ماوە نزیکەی 30 بۆ 40,000 کەس لە 2013 چاوەڕێی ئەمن ئەوانیش دیسان بەدڵنیایی و لیژنێکی زۆر چڕوپڕ و جوان و باش دانراوە ئەوانیش بخرێنە سەر لیستی خاوەن پێداویستی تایبەت و بۆی کەسێک نەمێنێ لە کوردستانە بە فعلی ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بێ موچەی نەبێ باشە بەگشتی و کێشە و گیرروگرفتانی کە ڕوبەڕۆی کەسانی کەم ئەندام یاخود کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەبێتەوە چین ئەو گروگرفتانی کە هاتوتن لای ئێوە چین ئەو گلیانی کە دێتە لای ئێوە چین بڵێ طبعا گیرروگرفتەکان ساڵ بە ساڵ کەمتر و هێواشترە بێتەوە ئێمە کێشەمان لەگەڵ ژینگەی ئەم وڵاتە هەیە زۆرێک لە شوێنەکانی ئەم وڵاتە بۆ ئێمە ناگونجێت زۆرێک لە خوێندنگاکان ناگونجێ بۆ خوێندکاری کەمەندام کاتێ ئێستا کە مەوسمی خوێندنە زۆرێک لە زانکۆکان ناگونجێن بۆ خوێندکاری ئەوانەی کە لە زانکۆ لە ئاسە بەرزەکانە بەڕاستی کێشەمان لەگەڵ ئاسی تێگەشتنی خەڵکەکەیە هەیە زۆر جار بە چاوێکی تر سەیری تۆکە جاری وا هەیە کەمەندام لە ڕێگەی کەناڵەکانەوە ئەبێتە بابەتێک بۆ بەزەی هاتنەوە کێشەمان لەگەڵ حیزبە سیاسیەکان هەیە کەمەندام بەکارێنن بۆ مەرامە سیاسیەکانی خۆیان ینی کەمەندام هیچ جیاوازێکی نییە لەگەڵ خەڵکیشی ئاساییە وەکو تۆ دەنگەدا وەکو تۆ ئەژی وەکو تۆ پێویستی بەخۆشیە بە ژیانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆرێک لە خێزانەکان تا ئێسش ئامادەنین نەکچە کەمەندامەکانیان بن بەشوو نەبووە نمونە کچیش بن بە کوڕێکی کەمەندام یا کوڕی کەمەندامیان هەیە زۆر پێویستی بۆ یەکە هاوسەرگیری بکە بە پێویست ناچن بەدەمیەوەکو کەسەکانی ترسیوانێن نەتوانێت بە خێوی کات ترسیوانێ نەتوانێت ڕای بگرێ بەڕاستی توانین بڵین تا ئێستا کۆمەڵگە تاکانی کۆمەلگە هۆشیارێکی باشیانە لەو ڕۆوە بە گشتی ناتوانین وا بڵین بەڵام لە هەموو لەم کۆمەڵگایانەشە شتی زۆر قسەی ڕوبەڕوو دەبێتەوە ئەگەێتەوە سەر ئاسی تاکی خێزانەکان هەنێ خێزان هەیە لە کۆمەڵە شوێنی زۆر دواکەوتون بەداخەوە مەسەن لە گوندەکانان پێی عیبە بۆ نمونە کەمەندامەکەی بچێتە دە تا ئێستش عایلەمان هەیە ئاوایە بەڵام
لە کەیتە ناو شارەکانەوە یا قەزاکانەوە جیاوازترە کە مەندام خۆی ناساندووە کە مەندام چالاکیەکە کە مەندام خۆپشاندانەکە مانگرتنەکە داوای مافی خۆیەکە ناڕزایەتی دەرەبڕێ بەشدارە بێت لە ئاهەنگەکانە بەشدارە بێت لە بۆنە سیاسی کۆمەڵایەتەکانە بەڵام ئەوەش بە دەرنیە لەوەی کە خەڵکانێک هەن کە کێشەی کۆمەڵاتی بۆ دروستەکەن. باشە کاک سامان دەوتێت کە بۆ نمونە لە هەرێمی کوردستان نزیکەی چ لە ڕێکخراوی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتەکان هەیە بەڵام بەشێک لەو ڕێکخراوانە هێشتا نیگەرانن لە وەزارەتەکان تۆ بۆمە چی دەڵێیت؟ ئەزانی خاتون ڕێکخراومان زۆرە لە هەرێمی کوردستانە. باشە من چەند نیگەران بم لە تۆ و لە دوجارە چەند ئەتوانم ئیشکەم لەگەڵ تۆ. باش ینی ڕاستە تۆ ڕێکخراوێکت داناوە گلەی لە هەموو شتێکەکەی لە ئەرزەوەیکەی هەتا ئاسمان بەڵام ئەی تۆ خۆچیت پێکرێ کاتە پێ دوایە کارێکی ویان نەکردووە ڕێکخراوەکان ئیشی ڕێکخراو گەیاندنی پەیامێکە و کارکردنە لەسەر ئەم پەیامە نەکرێت تۆ لە ماڵەوە دانیشی بڵێ شەقامەکان بۆ من ناگونجێ ئێوەرە بڕۆ سەردانی شارەوانی بکە بڕۆ سەردانی پارێزگا بکە سەردانی سەرۆکی حکوومەتکە ڕێکخراو هەیە هەردانیشتووە ڕێکخراو هەیە بە 10 ساڵی چالاکیی نییە کە قسەشی لەگەڵەکەی ئەم وڵاتەوە ئێ وڵات بە من و تۆ ئەگۆڕێ یعنی حکوومەت چییە من و تۆ دروستەکەین چاکسازی چییە من و تۆ دروستەکەین من ئەرکمەکە هاتمان بینای بڵم ئەم بینایە و دووسیتە بۆ کەمەندام ناگونجێ ئەوە پامی منە بە بەرپرسی ئێرێگەێنم ئەرشی منە بچم بۆ لای سەرۆکی شارەوانی بۆ لای پارێزگار بۆ لای قایمخان بڵم ئەم شارێت و 1 و 2 ئەمە نەقسیتیا کە من کەمەندامم هەستی پێەکەم بەڵام کتتو کە ڕێکخراوێکە داناوە نەش جوڵیت چالاشی نەبێت نەتوانی پەیامەکە بگەێنی نەوێری پەیامەکە بگەێنی نەتوانی ڕۆژێ لە ڕۆژان لە هەموو ژیان تا خۆپشاندانێ بکەی مانگرتنێ بکەی ناڕزایەتێک دەرببڕی بچیتە بەردەمی بەرپرسێک بەڕقی پێ بڵی کاکە تۆ بەرپرسی وڵاتی خەسبە لەسەر دەمە بکەی ئەخر ئیش ڕوونادە چاکسازی ڕوونادا بەڕاستی ڕاستە ئێمە هەمومان گلەیمان هەیە هەمومان قسە ئەەکەین بەڵام قسەکردنیش ئەرکی کاری ئەوێ بەڕاستی من ئەگەر کادرێکی ڕێکخراوەیم نابێوەکو کەسێک احتیاتی لە سوۆسیال میدیا چنێو بم کەچکە من کادری ڕێکخراوە من ئیشمە کار بکەم بۆ خاوەن پێداویستی تایبەت بەڵام ئێستا ئێمە بەداخەوە بە ئوسلوبێ فێربووین هەمومان هەر جنێوین هەمومان هەر قسەی ناشرین نەکەین جوانیەکان تێکەڵ بە ناشرین نەکەین ناشرینەکان تێکەڵ بە جوانیەکەین مەسەلەن تۆ بەرنامێکی جوانەکەی ئەگەر دوو کەس بڵێ دەست خۆش بێ 1000 کەس بە کەسایەتی تایەتە خوار و بێ ئەوەی بدناسێ بێ ئەوەی هەر سەیری بەرنامەکەی کرد بێ یعنی ئەمە ئێمەش ڕێکخراوەکانیش تووشی ئەم ئاقارە بوون کە ئەبێ ئێمە خۆمان جیا بکەینەوە ئەوە ئەرکی منە دەست بخەمە سەر برینەکان بەڵام بەگشتی سەیری شاری سلێمانی نەکەم وەڵا سلێمانی وێرانە کاکە وێران نییە وەرە سەیریگە لە سلێمانی ئەم جوانی هەیە ئەم جوانی هەیە ئەم جوانی هەیە بەڵام ئەمەش ڕەخنەیە لە سلێمانی ئەبی ئێمە ئاواسێ پێسە جوانیەکانیش باشەکانیش ببینی خەڵکی ڕێکخراوی بێ مەنتیقی بێت خەڵکی ڕێکخراوی نابێ بە چاوی خەڵک سەیری خەڵکە نابێ بە چاوی کۆمەلگاس بڕوانێتە شتەکان ئەبێ شتەکان ورد کاتەوە لە چیا ناشرینی هەیە لە چیا ئەبێ پیچاکسازی بکرێت لە چیا ئەبێ پێداویستەکان دابین بکرێ بەڕاستی باشە کاک سامان ساڵانە لەم ڕۆژەدا بەدگشتی لە جیهان لە هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو بابەتە چەندین چالاکی بەڕێوە دەچێت بۆم ساڵ و بۆ ئەمڕۆ ئەو چالاکیانی کە تایبەت بەم ڕۆژە بەڕێوە دەچن چین لە هەرێمی کوردستان و لە سلێمانیش بە تایبەتی یەکێک لەو چالاکیانی کە ئەمڕۆ لە ئێسەوە دەست پێکا کاژمێرەوە کە زۆر دڵم پێی خۆشە لە دەیان مەکتەبی ئەم شارە قوتابیەکان ڕیز دەکەن ڕێوڕسمێکیان بۆکەن پیان ئەوترێ ئەمڕۆ ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتە یعنی ئەمە جوانترین چالاکیە چەند ساڵە ئێمە هەوڵ بۆ ئەوە ئەین چەند ساڵە هەوڵ بۆ ئەوە ئەین کە مناڵەکان لە مناڵیەوە فێریان بکەین کە خاوەن پێداویستی تایبەت کەسانێکی ئاساین کەسانێکی ئەبێ ڕێزیان لێبگیرێ ئەبێ مافەکانیان بۆ دابین کرێ بۆ ئەوەی ئەمانە کە لە دوا ڕۆژا گەورە بوون بزانن خاوەن پێداویستی تایبەت بەچای بەزێ و سەیری نەکە بۆی کە مناڵێکی بنەڕەتی ئەمڕۆ 10 ساڵی تر بوو بە مهندیس بوو بە دکتۆر بزانێت کە خاوەن پێداویستی تایبەت هەیە و ئەبێ ڕێزی لێبگیرە بەڕاستی بڕوا بکە لە شەقامێکە ئەگەر ڕەمپایەکی تیانە بێ ئەو مهندیسە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان تەعاملی لەگەڵ کەمەندامێکا کرد بێ ڕەمپای تیا دروست دەکرد ئەبێ بیکات ئەمە یاسایە یا ئەگەریکا وا بیکە لە خزمەتی تەواوەتی خاوەن پێداویستی تایبەت ئەوەی کێکە لە چالاکیە هەر زۆر جوانەکان کە من زۆر دڵم پێی خۆشە لە مناڵیەوە کەپسانی خاوەن پێداویستی تایبەت بناسێنین بە ئەوان سەعات سێش ئێمە وەکو ئەنجومەنی باڵای ڕێکخراوەکان چالاکیشی گەورەمان هەیە لە
هۆڵ و چێشخانەی داوا کە مەکتەبی ڕێکخراوەکان پێی هەڵەسێ هەموو مدیر عامەکانی سێمانی بانگێشمان کردوون بانگیانەکەین لە نزیکەوە پیانڵین کێشەی ئێمە لەگەڵ ئەم بەڕێوەبەرێتی تۆ چییە کێشەی ئێمە لەگەڵ شارەوانی چییە کێشەی ئێمە لەگەڵ بۆ نمونە قایم خامیە چییە ئیشێکی زۆر جوانە ئومێد دەکەین کە سەرکەوتوو بینیشێکە لە چالاکی هەرە گرنگەکان ئێمەش بە هیوین دەمەوێت دوا پەیامی جەنابەت دوا داواکاری جەنابەت بۆ لایانی پەیوەندیدار هەروها پەیامی تۆ بۆ کەسانی ئاسایی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ کەم ئەنجامان چییە؟ من دوێنێ پامێکم بڵاو کردەوە بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان کە لەم ڕۆژەدا پەیامیان هەبێت و بتوانن لە ڕۆژانی ئایندەیە کۆبوونەوەی بکەن لەگەڵ ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان تا لە نزیکەوە ئومێد دەکەم ئەم پەیامەم گەشت بێت پەیامیان هەبێ بۆ پیرۆزبایی و بۆ بڕوابوون بە قەزەی خاوەن پێداویستی تایبەت و پەیامێکیشم هەیە بۆ ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان لەم ڕۆ هەموو ڕۆژێک بە سەرەتای کاری ڕێکخراوی خۆتان بزانن ماندوو مەبن هیلاگ مەبن هەموو پێشکەوتن و دیموکراسی و ئازادی و چاکسازیەک ماندووبوونێکی زۆری خەڵکانێکی دڵسۆزی ئەوێ کە کاری لەسەر پێنبەڕاستی ئەوە ڕێکخراوەکانن هەڵگری ئاڵای خاوەن پێداویستی تایبەتن و دووبارە ڕێز و سڵاوم هەیە بۆ هەرچی خاوەن پێداویستی تایبەتە لە جیهان بە تایبەت لە کوردستانەکەی خۆمان بەڵێنە دەین کە ئیشی زۆر باش بکەین و مژدەژە دەین کە ئەم ساڵ چەند پرۆژێکی نیشتەجێبوون ئەکرێتەوە بە کەمەندامان کە ئەمە جێی دڵخۆشیە لە شاری سێمانی ئینشەڵڵا چاوەڕوانی مۆڵەتی کۆتاین و ئیشی لەسەر بین. ئینشەڵڵا کاک سامان بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت بۆ هیوایی کە تاوی و داواکارانی کە جەنابتان هەتانە بتوان لایانی پەیوەندیدار پێی هەستن و بۆ بەرپرسیارەتی هەستن سپاس بۆ ئامادەبوونت دووبارە.